بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشێکی تری بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێزی خۆشەویست گەشتمەوە هەوڵدەدەین لەم بەرنمەیەدا قسە لەسەر ڕووداوەکانی ئێستای عێراق بکەین تا چەند پەیوەندی بە سترەکتۆری ململانێ و ناکۆکیەکانەوە لە عێراقدا دەپرسین ئایا ئەم ڕووداوانەی ئێستا لە عێراقدا ڕوودەدەن ئایا درێژکراوەی یاخود حەڵقەیەکی ئەو زنجیرە ڕووداوانەیە کە لە مێژووی عێراقدا ڕویانداوە تا چەند ئەم ململانەیان پەیوەندی بە کەلتوری سیاسی عێراقەوە هەیە یاخود کەسێتی تاکی عێراقەوە هەیە. سۆسیۆلۆژی عێراقی دکتۆر علی وەردی لە کتێبی شخصیە فەرد العێراقیە باسەوە دەکات کە کەسێتی عێراقی کەسێتیشی دووفاقی هەیە. ئایا ئێمە ئەکرێ ئەمە بخەینە ئەستۆی تاکی عێراقی هەروکو هەندێک باسی لێوەکەن یاخود ڕووداوەکانی عێراق ئەوە دەخوازێت. هەوڵ دەدەین لەم بەرنمەیەدا بە شێوەیەکی معریفیانە قسە لەسەر ڕووداوەکانی عێراق بکەین. ئایا ئەم ڕووداوانەی ئێستا لە عێراق ڕوئەدەن درێژکراوەی ناو ئەو مێژوویە لە ڕابردوودا هەبووە بەشێکی زۆر لەو ڕووداوانەی لە ناو مێژووی سیاسی ئیسلامیشدا ڕوویداوە عێراق بەشێک بووە لە ناو ڕووداوەکان. ئایا ئەوەی ئێستا خەڵک داوای دەکا بۆ نان و برسێتی و هەژاریە یاخود پەیوەستە بە ئەو عقلیەتەوە کە زۆر جار باس ئەکرێ ئەگوترێت عێراق دەستێوەردانی هەیە یاخود بەهۆی هەڵکەوتەی جۆپۆلۆتیکی عێراقەوەیە. ئایا وڵاتانی ئیقلیمی وڵاتانی خۆر ئاوایی کاریگەریان هەیە لەسەر ڕووداوەکانی عێراق یاخود خەڵکی هاان دەدەن ئەم پاساوانە لەگەڵ ئەوە چۆنێکە گرێتەوە کە ئێستا قسە لەسەر گەندەڵی کەم و کورتی ئەو نوقسانیانەی کە لە ناو ژیانکردنی تاکی عێراقی و خەڵکی عێراقیدا هەیە. تەواوی داواکاریەکانی خۆپشاندەران پەیوەستە بە دەستکاریکردنی دەستور پەیوەستە بە نان بە برسێتی بە دامەزراندن بە هۆکارە ژیانیەکانی ڕۆژانەی خەڵکی عێراق. ئایا هەرێمی کوردستان چ مەوقعێکی دەبێت؟ ئایا کوردستان دەتوانێت سوود لەم ڕووداوانەی عێراق وەربگرێت یاخود هەر سیرکەرێکی یاریەکانە بێت تا چەند ئەم ڕووداوانە بۆ ئایندە مەترسی ئەوە دەکرێت بگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان یاخود لانی کەم بۆ ئەو ناوچانەی کە پێوتێ ناوچە جێناکۆکەکان لە ناوچەی کەرکووک و دووسخورمات و خانەقین. ئەم بەرنمەیەمان بە میوانداری هەرێک لە بەڕێزان کاک بەکر حەمەستێق عارف پەرلەمانتاری پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاکشوان هەورامی نووسەر بەخێر بێن بۆ ئەم بەرنامەیە. کاک بەکر ئەکرێ بڵێن ئەم ڕووداوانەی ئێستا لە عێراق ڕوەدەن حەڵقەیەکە لەو زنجیرە ڕووداوانەی ڕابردوو لە ناو مێژووی خوێناوی و ململانەکانی عێراقدا هەبووە بە تایبەتی ئەو ململانێ مەزهەبی و ئیتنی و نەتەوەی جیاوازەی کە لە ڕابردووە هەبووە. بسم الله الرحمن الرحیم. سپاسی جناب دەکەم بەخێراتنی بەرز و کاکشوان هەورامیشەکەم. من وازانم ئەم مەسەلەیە دابڕاو نیە لە ئەو تاریخی کە عێراق هەیەی یعنی ئێستا گەر سیر بکەی هەندێک لەو نووسەرانی کە پێشتر لەسەر تاریخی بڵین عێراق نووسیویانە لەوانە علی وەردی و دوای ئەویش باقر یاسینیش لەسەر تاریخی سیاسی عێراق کۆمەڵێک شتی هەیە. ئەگەر علی وەردی لە ڕۆ کۆمەڵایەتی لە ڕۆ دەرونیەکەوە خوێندنەوەی بۆ کۆمەلگای عێراقی و تاکی عێراقی هەبوو بێ ئەوە تا باقر یاسین لە ڕووی ممارەسەی کاری سیاسیەوە هەیەی ینی با بڵین پێی وایە کە لە قوڵایی مێژووە ئینسانی عێراقی ئینسانێکی توندڕەوە و ئینسانێکی تونوتیژاوە و داژۆیە و تەعاملکردنی لەگەڵ ئاڵوێرکردنی دەسەڵاتە تەعاملکردنی تونوتیژانەیە و مامەڵەکردنی لەگەڵ بەرامبەرەکەی مامەڵەیە کە ئیقسائیە حەزی لەوە نییە کە بە حیوار و بە گفتوگۆ بە شێوازێکی هێمنانە بژی. ئێستیشهاد بە کۆمەڵێک بەڵگە ئەکات لەمە لە تاریخا بۆ نمونە باسی ئیمامی حوسێنەکە باسی حەجاجی کوردی سەقەفی ئەکات کۆمەڵێک خەڵکانی دیکە کە لە دەسەڵاتە بوون لە عێراق هاتوون کۆمەڵە شتیان کردووە کە لەیەکەچن وێنەکان لەیەکەچن بەڵام خەڵکی گرنگ کە بیزانین ئەوەیە من یەکەم جارە بین لە ڕاستیە من ئیخساسەکەم ئیخساسی نە سۆسیۆلۆژیایە نە ئیخساسەکەشم ئیخساسی تاریخە بەڵام زۆر بە زەحمەت ئەیبینم کە تۆ بتوانی زانستی بۆ ماوەزانی کە زانستێکە ڕاستە و خۆ پەیوەندی بە تاکەوە هەیە پەیوەندی بە فەسلەجەی تاکەوە پەیوەندی بە خوێن و گۆشتی تاکەوە هەیە پەیوەندی بە نقلبوونی کۆمەڵێک سیفاتی بە ماوەیی لە باوانەوە بۆ ڕۆڵەزاکانەوە هەیە. ئەستەمە بتوانانی ئەم تیۆرە بیکەی بە تیۆرێکی کۆمەڵایەتی یا بیکەی بە تیۆرێکی سیاسی. ئەمە دروستە کە مەسەن لە خوێنێکەوە بۆ خوێنێکی دیکە مادەم تێکەڵاوی هەیە بنەوان و بنەچە هەیە دەکرێت ئەو سیفەتە بۆ ماوەیە سلبیانە نەقلبێت لە باوانەوە بۆ خوارەوە وەکو باسیەکەن هەندێک حاڵەت هەیە بەڵام ئەمە بکەی بە حاڵەتێک وەکو باقر یاسین دێڵێ یان وەکو بڵین علی وەردی ئەیڵێ دیاردەیەکە لە 100 ساڵەمە بەڕوویەوە ئێستا ئینسانێکی عێراقی کەسێک لەو سەرجادێکە داوای نانەکە خەد و داوای گۆڕانکاری کات ئەو بەرپرسیار بێت لەوەیکەوە ئەو حاڵەتە ڕوویاوە لەبەرەوەیکەوە ئەم سیفەتەی بە بۆ ماوەی بۆ هاتووە لە ڕاستی ئەمە پەیوەندی بە شتێکی دیکەوەیە بە بڕای من پەیوەندی بەوە هەیە کە عێراق حاڵەتێک ئیستیقراری نییە حاڵەتێکی سەقامگیر نییە حاڵەتێکە بڵین لەبەری تەدەخولاتی هەرێمایەتی ناوچەکەیە زۆرە لەبەرەوەی گۆڕانکاری بە بەردەوامی لە عێراقا زۆرە و عێراق وڵاتێکی دەوڵەمەندە و ئەو ڕووداوە سەخت و قورسانش کە لە عێراق ڕوویان ناو بە دەرەجی ئەساس لەو کاتەوە
دەکەوێتەوە سەر هەڵئێن کە عێراق نەوتی تا دۆزراوەتەوە بۆ بە دەوڵەت بۆ بەخاوەن ئیمکاناتێکی مادی زۆر زەخم و گەورە و بە حکمی دیموگرافیاکەش و بە حکمی بڵێن تەرکیبە سوکانێکی و بە حکمی ئەو جوگرافیایی کە هەیەی کە لە سنتەرێکی کۆمەڵێک شوێنایە کە مرکزێکە بۆ ئاڵوێری دەسەڵات و ئاڵوێری هەتا بازرگانی و ئاڵوێری تەدەخولکردنی دەوڵەتەکانی دیکە ئەوە لێ دەکات کە مڕەشەح بێ بەڵێن پاڵێورا بێ بۆ دروستبوونی کۆمەڵێک کێشە کە ئەو کێشانە لەوانێ لە شوێنێکی دیکە هەڵنێن بەڵام سیر کە ئێستا ئەگەر ئەو تەدەخولاتانی کە لە عێراقی لە وڵاتێکی دیکەی وەکو ئەفغانستان ئەفغانستان و ئەنفەی ئەفغانستانە ڕوویە زۆر گەورەتر و قاسیتر و قورستر بوو لەوەی کە لە عێراق ڕوویە ئێمە لێرە بەت خەڵک بە تەقەلە یەکتریەکە لێوە بەساروخ تەقیان لە یەکتریەکە کاکە ئێستا خۆ لە رووسیا لە سووریا لە بەندسی خۆمانە بەچی وای تەقیان لە یەکتری کردووە خەسمەکان یەکتی و خەسمە سیاسیانە هەیە بۆیە ئەستەما بڵێن ئەو تیۆرەیەکی 100% پێکاوێتی توانیوێتی خوێنەوەیکی دەقیق و ورد و علمی و زانستیانە بۆ ئەو سەرعەبکە کە ئێستا لە عێراقایە عێراق پێکهاتێکی بڵین ئاینی کەواتەیەکرێ بڵێن ئەو کاکبەرکاتە ئەکرێ بڵین تایبەتمەندی ئەم قۆناغی هەرۆکو بە ڕێزیشت هێمات پێکرد یعنی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە داهاتێکی زۆری هەیە لە ناو استراتیژیەتی ڕۆژئاوا وڵاتانی ئیقلیمیە بەڵام لە ئاستی پێویستدا ئەوەی کە هاوڵاتیان و هاوڵاتی و تاکی عێراقی چاوەڕوانیەکە ئەم خزمەتە بە خەڵکی عێراق ناکرێت ئەو قسێتەوە بەڵام من وازانم ئێستا سن هاوڵاتی ئاسایی کە پار پێرار ئەو خۆپیشاندانانی در کە ڕووی ئەیە مەرجنی هاوڵاتی عێراقی لە ئەم فەلسەفەیە تێبگا لەم سیفە بۆ ماوەیە تێبگا لێمە تێبگا چۆن دەکرێت ئینسانێک بەرپرس بێت لە طبقەیەکی کۆمەڵایەتی کە 200 ساڵ پێش ئێستا ژیاوە بۆچی من بەرپرسیارم لە طبقەیەکی کۆمەڵاتی کە 25 ساڵ پێش ئێستا ژیاوە بۆچی من ئێستا بەرپرسیارم لە هەرسوکەوتێک کە باوکم کردوێتی مەسەرم باوکم کە ئەسلی منە و کە جیشە نازی من کە بنەچەی منە کە بنج و بناوانی منە مەسەرن بۆیەوە هەر لە ڕوودینەکەش و جائیز نییەتەوە جیلێک بەرپرسیارکی لە هەڵسوکەوتێک کە جیلێکی پێشووتر کردوێتی یارکو چۆن تاچێک بەرپرسیارن ئەللا تەزیر و وازیرەتون وزرا ئەوکرا بەڵام ئەو ڕووداوانی کە لە عێراق ڕوئیان دروستە هەندێک ئەسبابی خۆی هەیە کە ڕوئەیە بەڵام هەندێک سیاسی هەن سواری مەوجەکە دەبن من ئەمە یعنی بە جۆرێک پشگیریەوەی تۆکەم پێدوانیە لە ڕووی فۆرمەوە یعنی ئەکرێ بەراوردکاری و شیکاری بۆ لێکچوونی ڕووداوەکان لەگەڵ ڕابردووە بکرێ بەڵام ناکرێ بڵێ هەمان ناواخی هەمان تەرجمەی ئەو بێ هەمان کۆپی زەحمەتە لە ڕووی زانستی و زەحمەتەوە ئەستەمیش نییە بتوانێت ئەو ئەستەمیشە بتوانێت ئەو ئیسپاتکەی کە ئەم وێنەیە هەمان ئەو وێنەیە کە 10 ساڵ پێش ساکە خۆ 5 ساڵ پێش ساکە یان 100 ساڵ پێش ساکە ڕوویەوە زەحمەتە ئیسپات کاک شوان ڕای تۆ چیە لەسەر ئەم جۆرە تێگەیشتنەکە ئێستا زۆر کەس یا هەندێک لە ڕۆشنبیرەکان قسە لەسەر عێراقن کاتێک قسە لەسەر عێراقن ڕاستە و خۆشنەوە بۆ ململانەی خوێناویەکان و ئەو ناکۆکی و نیگەرانیانەی کە لە ڕابردووە هەبووەوە ئەو مۆدیلەوە ئەو فۆرمە لە ناڕەزایەتی و هەوڵدان بۆ بەگژاچوونەوەی دەسەڵاتی سیاسی لە عێراقدا ئەڵێن هەمان مۆدیل و تایپەیە زۆر جاڵێن مێژوویە کە خۆی دووبارەکاتەوە ئایا وەکو کاک بەکروتی ئایا ئەمە ئەکرێ ئێمە ئەم حکومی بەسەرا بدەین بڵێن هەمان ناواخن و هەمان فۆرم و هەمان جەوهری ڕووداوەکانی ڕابردوو کۆپی کراوێکی ڕابردوو و ئێستا جارێکی تر پەیستەکرێتەوە ئەوەی کە کاک بەکرد فەرمووی ینی شتێکی زۆر عیلمی و شتێکی زۆر دروستە ئەویش ئەوەی کە ئێمە ناتوانین بەڕاستی ڕووداوێک بڕاست بڵێن کۆپی ڕووداوێکی ترە و بڵێن مێژوو خۆی دووبارە ئەکاتەوە بەڵام لێکچوونیش هەیە ئێمە ئێستا ئەگەر بگەڕینەوە بۆ مێژووی عێراق یعنی لەوەتەی کە نووسراوەتەوە لە ئەکەدی و سۆمەریەوە کە بە زەوی میسۆپۆتامیا زەوی نێوان دوو ڕووبارەکە ناسراوە عێراق ینی هەمیشە ینی چاوی تەمەعی لەسەر بووە چاوی ئەوەی لەسەر بووە کە هێزە دەرەکیەکان وەکەڵێ ویستویانە دەستی بەسەرا بگرن دواتر کە دوو هێزی گەورەی جیهانی لە ناوچەکە دروست بوو ساسانی و ڕۆمەکان و بێزەنتیەکان لە دوای ئەوان هەمیشە یعنی عێراق لە زەوی ململانەی نێوان ئەم دوو هێزە بووە ململانەی نێوان ئەم دوو هێزە بووە و بە کوردستانیشەوە کە ئێستا ینی وەکەڵێ کوردستانی گەورە هەمیشە لە نێوان ئەم دوو هێزە لە نیوەی لە ژێر هەژمونی فارسەکانە بووە نیوێ لە ژێر هەژمونی ڕۆمەکانە ئەمان هەژمونە کاکشوان ئەمە درێژ کراوەتەوە بۆ دەوڵەتی سەفەوی لەگەڵ دەوڵەتی عوسمانیە ئەمە دواتر بۆ ئێرانی نوێی دوای جەنگی جیهانی یەکەم
و بۆ تورکیای نوێی سەردەمی دوای خلافەتی عوسمانی تا ئێستا ینی عێراق هەر لە ژێر یعنی وەکەڵی هەژمونی ئەم هێزە ئیقلیمیانایە و لە بیرشمان نەچێ ینی نوێترین ینی قسەکانی ترامپە ئەوەیە کە ئەڵێ ئێمە لە چوونمان بۆ عێراق هەڵەمان کرد ئەبوو من موافقی ئەوە نەبووم کە بچینە عێراق بەڵام تەنها لەوە موافق بووم کە ئێمە چاومان لەسەر نەوتی عێراق بێ ینی سوود لە نەوتی عێراق وەربگرین بەو شێوەیە بڕۆینە ناو عێراق نەک ئەوەی کە بچین لە خۆرهەڵاتی ناوەڕاستە 8 تریلیۆن دۆلار ئێمە سەرف بکەین بەڵام بێ ئاکام یعنی لەو جەنگە بچینە دەرەوە ئێمە ئەوەمان ینی ئەبێ ئەوەمان لە بەرچاو بێ چاوچنۆکی یعنی هێزە ئیقلیمیەکان و هێزە جیهانیەکان لەسەر عێراق ینی ئەمە لە مێژووە بەردەوام بووە جیۆپۆلەتیکی عێراق وامان پێ ئەڵێ بەڵام بە خوێندنەوەیکی تەقلیدی ناوزە دەکرێت بەڵام ئێمە ئەکرێ ئێستا ئەم ڕووداوانەی لە عێراقا ڕۆیان هەمان ئەو تایپ و مۆدیلی ڕابردوو بێ کە تۆ بە ململانەکان لە هەندێک لە قوڵایی مێژووی هێنا لەسەر عێراق بۆ لە نێوان دوو هێزی سیاسی گەورە دەرە ناوچە ئێمە ناتوانین یعنی وەکەڵێ وەکو باسم کرد ناتوانین بڵین ئەمە کۆپی مەسەلەن ڕووداوی 2 ساڵ لەمەو بەریشە ئەمە یعنی هۆکاری زیاتی و مەوزوعی خۆی هەیە ئەم ڕووداوانەی ئەمڕۆ ڕوەدەن زۆر جیاوازی هەیە لەگەڵ ڕووداوەکانی ساڵانی پێشووترە بۆ نمونە ئێستا ئەو جیلەی کە خۆپیشاندانەکە ئەو جیلەیە کە لە کاتی ڕوخانی سەدام حوسێنە یا لە بێشکا بووە یا شیرەخۆر بووە یا وەکەڵێ لە حاڵەتێکی نەوجەوانیە بووە بەڵام ئێستا کە هاتووە ئەبینێ مەحرومیەتێکی زۆر هەیە فەقرێکی زۆر هەیە زوڵمێکی زۆر هەیە و ئیمکاناتی عێراق بە هەدەر ئەدرێ بە فیڕۆ ئەچێ ئەم جیلە مەحرومە لێی بێبەشە لێی لەبەرەوە سەیرەکەی ئەم نەوەیە هەڵساوە بە خۆپیشاندان یعنی ئەکرێ بڵێ ئەم شۆڕشەی کە ئێستا خەڵکی عێراقی کە بەدەر لە هێزە سیاسیەکان ئەکرێ بڵێ لێکچوونی هەیە لەگەڵ ئەوەی کە لە لوبنان ڕووەدا لە لوبنانیش لە خاریجی منزومەی حیزبەکانەوە ئێستا خۆپیشاندانەکرێ لەبەرچی ئەمە نیشانەی چیە نیشانەی ئەوەیە ئەو خەڵکە بێهیوا بووە لە هێزە سیاسیەکان هێزە سیاسیەکان تاقیکردنەوەیەکی خراپیان ئەنجامدا لە بەڕێوەبردننی وڵاتە ئێمە بڵێن ئەو قاوغەی تێپەڕانوە کە جاران قسە لەسەرەوەکران ناکۆکی و ململانیەکان لە عێراقا ململانی سیاسی ئایدۆلۆژی ململانی مەزهبی زۆر جارەگرێت بڵین ململانی نەتەوەیش بوو بێیانی کە لە ناو بەغا ئەگەر یا لە ناو شارەکانی تری عێراقیە بەشمەینەتی خەڵکیی تر هەبوو بێ داوا لە دەسەڵاتی سیاسی کە حقوقی خۆی باتێ کەواتە ئەم جارەیان خاڵە هاوبەشەکان زیاترە پەیوەستە بە شێوازی ژیانکردنەوە بۆ قوتی ڕۆژانە خەڵک دێتە سەر شەقامەکان ئێمە لە بیرمان نەچێت لە 2013 سێگۆشەی سونە لە ڕوومادی لە فەلوجە لە شارە سونیەکان مانگرتنی گەورە ڕوویدا بەڵام مالیکی ئەو کاتە تۆمەتباریەکردن بە تەکفیری بە داعش بوون بە نازانم بە گروپە نازانم تیرۆریستیەکان سەدامیەکان ئەوە بوو ئەو سەرکوتکردنە چی لێ کەوتەوە ئەو کارەساتەی لێکەوتەوە کە داعش هات کۆنتترۆڵی ناوچەکەی کرد و بە بیانووی داعش سێگۆشەی سونە و شارە سونیەکان وێران کران بەڕاستی ئێستش هەمان قەوان دووبارە کرێتەوە بە شێوەیەکی تر ئەڵێن دەستی بیانی لە پشتە ئەم وەکەڵێ مندەسین یعنی تەقاکەن لە خۆپیشاندەران و ئەیانەوێ ینی بە ئاقارێکی بەرن بە ئاقاری سەرکوتکردنە بۆ نمونە ئەم هێزانەی کە هێزە شیعەکان بڵین بە درێژایی ململانەیان لەگەڵ حیزبی بەعسا لە باشووری عێراق دروشمی ئەویان بەرزەکردەوە کە ڕێگەی ئازادکردنی قودس ئەبێ لە کەربەلاوە تێپەڕێ باشە لە 2023 کەربەلا لە دەستی ئەوانایە بودجە لە دەستی ئەوانایە ساڵانە بە ملیۆنەها ینی گەشتیاری مەزهبی دێن سەردانی کەربەلاکەن و پارە خەرجەکەن باشەم پارانە لەکوێن مەرجعیەت لەوەیە خومس وەرەگرێ
باشە وە بەرهێنانی ئەم پارانە بۆچی واناکە لەو لاوە خێر لە خۆنە دیوانەکە خۆپیشاندان نەکەن کە نەگەنە ئەم ئاستە تووڕەیەی کە ژیانی خۆشیان بسووتێنن. بەڵێ سپاس کاک شوان کاک بەکرد هەروکو وتم یعنی ئەکرێ ئێمە یعنی بڵێن ئەمە تەواو قۆناغت کلاسیکەکەی تێپەڕان و ئەم ڕووداوانەی عێراق و هاتۆ سەردەمێکی نوێ کەوکو کاکشوان لە ئەخیری وتەکانیان نەقدی ئەوە کاکە ئەم پارەیەوە ئەم بودجەیەوە ئەم داهاتەوە ئەم خۆمسەکە بۆ نمونە بۆ دەسەڵاتدارانی عێراق بە دەسەڵاتی مەزهبیەوە مەرجع مەزهبیەکان و هەروەها بە دەسەڵاتی سیاسیشەوە ئەڕوا ئەکرێ ئێمە یعنی کاتی ئەوەیە ئێمە ژۆکو کورد لێرەوە ئێمە خەڵکێک وەکو ئاهلی خەڵکی نخبە و ڕۆشنبیر بێ معریفیانە قسە لەسەرەوە بکە چۆن لە هەرێمی کوردستان نیگەرانیەکان لە بەرامبەر دەسەڵاتی سیاسیە هەبوو ئاوا پرسیار لە مەسلەی پارە بودجە داهات بۆ کوێ ئەچێ ئەمانە بکرێت خۆی کاگەرم مەسلەی ئیشێک هەیە لە عێراق کراوە طبعا طبقەی سیاسی لە دوور و نزیکە ئیشی لەسەر فەردی عێراقی کردو بە ئاراستەی دروستکردنی ڕقێک لە تەرەفەکەی بەرامبەر یعنی بە ئێستا دروستکردنی ڕقێکی ئەستور و قوڵ و زۆر دژوار و زۆر بێویژدان بەرامبەر بە تایفەکەی تر بەرامبەر بە نەتەوەکەی تر دروست بووە ئەو ڕقە ڕەنگیاوەتەوە لە دروستکردنی تەکەتولاتی سیاسیە ئەو تەکەتولاتە سیاسیە ئەو بەڵای ئەکات ڕقی بۆ دروستەکە بە بەردەوامی ڕقی بۆ دروستەکە تاوای لێت ئیتر ڕێگەی بۆ خۆشەکە لە هەر لەحزێکە ئەزمێ دروست و بتەقێتەوە لەوانەیە ئەو ڕقە لە لەحزێکە لە شەڕی مەزەبی بتەقێتەوە لەوانەیە ئەو ڕقە لە لەحزێکە لە شەڕی نەتەوەیە بتەقێتەوە لەوانەیە ئەو ڕقە بەڵام من پێ بۆ ئەمە ناوی بنم قومبەلەیەکی تایفی مەوقوتی زۆر خەتەرناک ئەنجا ئێستا ئەو کەسانی کە ئەم قومبەلیان تەقانەت و ئێستاکە حالیان بە ئاراستەیەکی مەزهبی وەنەوە مەزهب تەقانیان تۆ جینە پێشتر وەکو کاکشوانی شارەتی پێە بە ئاراستی تەرەفی سونا تەقیەوە ئێستا هێزێکی سیاسی خۆی ڕقەکە هەیە لەناو عێراقە خۆی ئامادەبوونێکی ڕاستەوخۆ ئامادەبوونێکی نەفسی دەرونی ئاون ئامادەبوونێکی کۆمەڵایەتی هەیە بۆ ممارەسەکردنی ڕق بۆ مارەسەکردنی بڵین عنف بۆ مارەسەکردنی لێدانی تەرەفەکەی بەرامبەر ئێستا ئەمە ئەو خەڵکی کە ئەم حاڵەتی هەیە ئەم ڕقیتی هەیە لە لایەکی دیکە برسی کراوە تینو کراوە احتیاج کراوە خەڵکی باشوور و کاکشوان ئیشارەتی پێە هیچ سوودێکی وەرنەگرێتەوە لەو سەر و سامانە گەورەی کە بەرسی دەسەڵاتدارانی عێراقەوە بەتایبەتی دەسەڵاتدارانی هاومەزەبی خۆیان ماڵی شیعی خۆیان ماڵی شیعە زوڵمێکی زۆر گەورەی لەناو ماڵی شیعە خۆی کردووە لەناو هەژارەکانی شیعە خۆی بەڵام ئێستا ئەو ئەزمونە بەکرد عەفو بەڵام خۆی سە نیگەرانیەکانە بینین لە سنتەری شیعەکانەوە بۆ خۆی سەری هەڵاوە خۆی چۆتە ماڵی خۆیان یعنی ویستم ئەو خاڵە بڵێم مخاڵە بڵێم ئەو حاڵەتی ڕقی کە دروست بووە گرنگەوە ئەو حاڵەتی ڕقە تەقینەوە حاڵەتی ئامادەبوونی تەقینەوەی هەیە ئێستا برسێتی هەیە نەداری هەیە بێکاری هەیە ئەمانە نادادی ئەم نادادیانە چیکات ئەیتەقێنێتەوە بەڵام ئێستا ئەمە بە بڕای من وکو لە چی ئەچێ ئەمەی کە ئێستا لە عێراقەیە لە سێڵاوێکە چێ لە پڕێکە لە شیوێکەوە هاتوێتە پێدەشتێک ئەو کەسانەی کە لە بەردەم سێڵاوەکە وەستاون جۆگەلی بۆ هەڵەکەن یا چاڵی بۆ هەڵەکەن ئاراستی سێڵاوەکەکەن ئەیلا خۆی تەقینەوەکە ڕوویە بەڵام ئەمە سیاسەکەن پێ دوایە تەقینەوەی تۆ باسەکەی پێ دوایە لە ئایندا چاوەڕوانی ئەوە کرێمە پۆلیان ببێ وردە من پێم وایە سەر کێشێ بۆ مەسەحاجزەفکری و مەسەبی بە بڕای من ئەڕواڵەکان جیا بە بڕای من ئەبێ ئەڕواد و هەرێمی کوردستان ئێستا بێباکە لەو مۆزوع بەڕاستی ئەو بێباکی هەرێمی کوردستان بێباکێکی زۆر خەتەرناکە بێباکێکی زۆر بێمعنایە و دەبێت تەختی و بەرنامجی هەبێ بۆ شێوازی تەعاملکردن لەگەڵ وەزمەیە بەتایبەتی ئێمە و کاکشوان ئیشارەتی پێ ئێمە ناوچەی جەناکۆکمان هەیە کە ناوچەکە جەناکۆکانی ئێمە لەگەڵ بەغدایە بوعدێکی نەتەوەی هەیە و بوعدێکی تایفیشی هەیە لە هەمان کاتە لەبەرەوە لە هەردوو حاڵەتەکە دەبێت ئێمە ئامادەی تەواومان هەبێ بۆ مەسەلی شێوازی مامەڵەکردن لەگەڵ وەزمەیە کە کەی سەری کێشە بۆ منتیقەکانی جەناکۆکە ئێمە لە بنەڕەتە هەر کێشەمان هەیە لەگەڵی بەڵێ یعنی بە بڕوای تۆ کاک بەکرد پێ دوایە یعنی ئەو مەترسی کە هەرێمی کوردستان باسیەکەی ئەمە پەیوەستە بە هەناردەکردنی ڕووداوەکانەوە بۆ ناوچە جێناکۆکان من پێم وایە ناو بڕێ وەرگرم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە لاتە دووبارە سڵاو کاک بەکرد بەر لە ویستم ئەو فکرێ سیارەم کرد یعنی ئایا تۆ لە ئەو مەخاوفە تۆ تەبەن 4 ساڵ لە عێراق بووی یعنی تەجربەیەک تێ ئەزمونێک تێ خوێندنەوەت کردو بۆ ئەو واقع ئەو بارودۆخە لە عێراقا هەبووە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە بڕوای تۆ ئەمە مەترسی ئەوە کرد یعنی ڕووداوەکان هەناردەی ناوچە جێناوەکان و هەرێمی کوردستان بگە یا مەترسێت چییە؟ زۆر ئەگەر هەیە چونکە کاک بارام ئێستا تۆ لە حەزە بکە کەس تەوەقعی ناکرد ئەم سەرعە لە ناو ماڵی شیعە بڕۆ بە ناو ماڵی شیعە
لە ماڵێکی شیع لە کۆڵانێکی شیع ئەو بڕاتە ناو کۆڵانێکی شیع لە شیعی سەگیر بخابەوە دەستی خۆی چۆن ئەو بکە شیعی عێراقیەکان ئێستا هەستن بەرامبەر شیعەکانی ئەوانی کە منحازم بەلای ئێرانە دەست بەوان ئینتیفاضە بکەن و ئەو ڕنگدانەوە ئێستا لە لوبنانیش بە هەمان شێوە یان ئەو ئاڕاستی کە لە عێراق هەیە ئێستا لە ماڵی شیع بۆ ماڵی شیعە لە لوبنانیش بە هەمان شێوە هەر کەسێک مزغارەکە هەر بۆ ماڵی شیعی کە هەر دژ بۆ نفوزێک ئێران هەیەی ناوچەکەیە خۆ ئەم مۆزوعە دیارە بەڵام ئەو دەستەی کەسبێ ئەم لەم لەحزەی ئێستاکەیە ئاڕاستی سیاڵاوی ڕقوشینەکە بۆ ئاراستەیە ئەبکە بۆ ماڵی شیعی بەرێ لە هەر لەحزێک هەبێ بۆ ئەمە بۆ هەرمی کوردستانی شەی هێنەیە بۆ چکە ڕقەکە هەیە ئێستا گەم لە حەزە بکەیت لە زەمەنی سەدامە کاتی خۆی کە ئێمە بەغاتە لە بووین کاتی خۆی مەوزوعی ڕقی نەتەوایەتی لە هەموو بارێکە شۆڕ ڕەبوو بۆ ناو ئاستا کۆمەڵایەتەکە باوەڵ لە ئاستا کۆمەڵایەتەکەیە تعاملکردن لەسەر قەزەی نەتەوایەتی تعاملێکی زۆر حساس بوو کەس بۆی نەبووی هانە ئینسانێکی کورد من خۆم کوردم بەجلی کوردیەوە لە سەماوە بینیوە لەو شوێنانە بین عەرەبە هات بە عەگاڵ و لێرە ئەوەیە کرد بەڵام دوای هاتنی نوری مالیکی دوای هاتنی دەسەڵاتی ئەو شیعانەی کە ئێستاکە لە عێراقا حاکمن بە تەسەووری من ئێستا ئینسانێکی کورد بەجلی کوردیەوە بە ئیساحە ناتوانێت لە بەغا بسوڕێتەوە بۆ چونکە جۆرێک لە شەحن جۆرێک لە ڕق ئەستورکردن بەرامبەر بە کوردی ئێستا ئەگەر ئەو سیاڵاوە ئاڕاستەی کرا بەرەوەرەمی کوردستان ئەو کاتە ناوچەکانی جێناکۆک باشترین شوێنن و گەرمترین شوێنن بۆ پێشوازیکردن لەو زۆر ڕقە بەڵێ سوپاس کاک بەکر کاک شوان بە بڕوای تو ئەمەی کە بەکر ئاماژەی پێکرد لە ئێستا لە نێو ماڵی خودی شیعە بۆ خۆیاتی بە بڕوای تو ئەی سونەکان چ ڕۆڵێکیانە بێ حەز ناکەی سونە بۆ خۆیان یعنی ئەوەی کە تۆ لە وەڵامەکەی پێشوە ئاماژەت پێکرد کە سونە جاران تۆمەتبارە کراوە بە خەڵکی سەدامی بە تیرۆریز بە بەوانەی کە زیاتر خەریکی شەڕی مەزەوی بوون یعنی بە بڕوای تو ئەمە هەروکو چۆن کاک بەکر باسی مەخاوفەکەیەکە بۆ ناو ماڵی کوردیا خود ئەگەر سێڵاوەکە بەرەو هەرێمی کوردستان بێت ئەی بۆچی بۆ سونەکان لە بندەسیانایە بێدەنگە پێ دوایە ئەمە بگوازێتەوە بۆ ئەوانیش هۆکاری بێدەنگی سونەکان ئەوەیە کە لە ڕاستیە زۆڵمێکی زۆریان لێکرا شارەکانیان وێران کرا و بەو تۆمەتەی کە کاک بەکر فەرمووی نوری مالیکی خستیە پەنایان تەکفیری و داعشی و نازانم تیرۆریست و ئەوانە شارەکانیان وێران کرا و ئێستا شارەکانیان لەلایەن هەشتی شعبیەوە داگیر کراوە ئەوەمان لەبیر نەچێ و هەر ئیعتیرازێک و هەر خۆپیشاندانێکی سونە زۆر خراپ و خوێناوی سەرکوتەکرێ لەبەرەوە ینی ئەوە حەقیقەتێکە بەڵام بەگشتی سونە دڵی لەگەڵ ئەم خۆپیشاندانەی شیعەکانایەوە یەکەم جارە لە عێراقا خۆپیشاندانەیەکرێ کە شیعە و سونە لە مەطلەبیانە لەو داواکاریانەی کە هەیەە لە حکوومەتە بڕای تۆ کە ئەڵی دڵی لەگەڵ شیعەکانایە مەبەست ئەوەیە کاک بەکر چۆن باسی لە شەحنێکی شیعەکان کرد بەرامبەر بە کوردەیە پێ دوایە شەحنێکی سونەکانیش بەرامبەر بە شیعە هەیە و بەشخورا و منکوبن لە عێراق هەروەک لە تاریخی ڕابردووە ململانەکانی هەمان زوڵم کە لە سونە کراوە ئێستا هەمان زوڵم لە شیعەش کراوە بێبەشن وەکەڵێ لاوەکانیان ینی بێکارن لە هەژاریەکی زۆر ترسناکە زاڵمەکە چیە زاڵمەکە ئەو حیزبانن کە ساڵانێکی زۆر بە ناوی مەحروم و بە ناوی بێبەشەکانەوە بە ئیعلانی شۆڕشیان کردو لەگەڵ حیزبی بەعسا خەباتیان کردووە بەڵام ئێستا کە خۆیان هاتوون لە 2023 بە دواوە کە هاتوون دەسەڵاتیان گرتووەتە دەست ئەوانەی کە ڕابردوو قوربانی بوون و ێستا بن بە جەلات بەڵێ جێگەی جەلادەکەیان گرتووەتەوە بە زۆر خراپتە گرتویانەتەوە تۆی سەبی هێنارە پێشاوی خۆت شارێکی وەکو کەربەلا کە ئەوان جاران ئەیان و شارێکی مقدسە لەوێ یعنی نابێت دەنگیش بەرزکەیتەوە شەوی ڕابردوو 13 نەفەرە کوژرێ و سەدان کەس بریندارەکرێ لە پەنای مەزاری ئیمام حوسەینە ئەمە خۆی بۆ خۆی گەورەترین تاوانە گەورەترین زوڵم مستەمەکە لەو خەڵکە ڕاپەڕیوەکرێت کە ئەو خەڵکە داوای کۆمەڵێک یعنی مافی سەرەتایی خۆیەکە کە وەکو میلەتانی تر بژی مافی ژیان بە بڕوای تۆرۆک و کاک بەکر باسی کرد ئەم شۆڕشە لە ئایندا چاڕوانی ئەوە کرێ بێ بە شۆڕشێک پۆلیان ببێ ینی وردە جیابێتەوە هەریەکە و ڕێچکەی خۆی بگرێت واتە جیاوازیە مەزهبی جیاوازێ فکری و ئایدۆلۆژیەکان هێواش دەربکەون ئەو مەترسیە کرێت خۆی بەداخەوە لە دوای 2023 و ئەو سیستەمەی کە پۆل بریمەر هێنای کردی بە دیاری بۆ عێراق جاوە لە دوایەمین دیمانەی پۆل بریمەرە کە لە گەڵ کەناڵی جەزیرا کردوویەتی
پرسیاری ئەوەی لە یەکرێ کە ئایا ئێوە چیتان هێنا بۆ عێراق غێری شەڕی تائیفی و کوشتار و فەسادی ئیداری و ئەوە چیتان هێنا بۆ عێراق؟ هیچتان نەهێنا. ئەو وەڵامێکی زۆر سەیرە داتەوە کە بەڕاستی حەزەکەم هەموو ئەوانەی کە ئەهلی تەحقیقن گوێی بۆ بگرن. ئەڵێ نا ئێمە گۆڕانکاریشی گەورەمان کرد لە عێراقا بۆ 1000 ساڵ بوو سونە حکمی عێراقیە کرد ئێستا ئێمە ئەم هینامە ئەم بڵین هاوکێشەیەمان گۆڕی دامانە دەست ینی بڵین تائیفەیەکی تر ئەمە خۆی بۆ خۆی ینی سەرەتای دەست پێکردنی شەڕی تائیفی بوو لە عێراقا. جا ئەمە ئەوەی کە جەناب دەڵێ ئەگەر خوا نەخواستە ئەم ململانەیەنە پەرە بسەنن و شەڕەکە ینی وەکەڵێ بەرفراوانتر ببێ و قوڵتر ببێ بەداخەوە ینی من ئەوە ئەڵێم ڕەشبینیش نییە ئینشاءڵڵا ئەوەش ڕوو نادا بەڵام ئەگەر شەڕ درێژە بکێشێ لە هەر وڵاتێکە بێگومان سەنگەرەکان جیابنەوە خوێناویتر ئەبن. ئەوەی ئێمە بینیمان لە سووریا تا 9 مانگ خەڵک سنگیدایە بەرگولەی ڕژێمی بەشار ئەسەد بەڵام دوجار کە نەگەیشتنە ئەنجام دەستیاندایە چەک کە دەست درایە چەک شۆڕشی سووریا بەو ئاقارا برا کە بینیمان یعنی عێراقیش یعنی ئەگەر ئەم تونند و تیژیانە بەو شێوەیە بڕۆن و ئەو خەڵکە نەگاتە مافی خۆی و داواکاریەکانی جێبەجێ نەکرێن حتمما بە ئاقاری خراپترا ئەڕوا. قسەیەکی باو هەبوو لە عێراقا ئێمە مناڵ بووینیان و سەدام حوسێن قسەیەکی ئەڵەیە کاتێک من ناڕۆم لەسەر کورسی دەسەڵات هەر کاتێ ڕۆیشتمەوە لە دوای خۆم عێراق بێ بە مشتێ خۆڵەمێش بە بڕوای تو ئەم قسەی تۆ مەبدەئە سەدام حوسێن باسی کرد. جا من ترسەکەم ئەوەیە کە مامۆستا بەکریشە ئەماژەی پێدا یعنی ترسەکە ئەوەیە ئامادەکاری نەفسی بۆ شەڕی تائیفی هەیە. ئێمە بۆ نمونای ئێمە وەکو کورد هەم ینی وەکەڵێ کوردین هەم وەکەڵێ بەشێکی زۆرمان وەکەڵێ سونەین یعنی ئەمە مەترسیەکی زۆر گەورەیە کە دوجار یعنی ئەو شەڕانە ئێمەش بگرێتەوە. ئێمە با لە بیرمان نەچێ ناوچەکانی مادەی 140 ئێمە ئەزمموی زۆر تاڵمان هەیەتیایە. ئەوە بوو لە دوای 2014 کە بڵێن ئەو ناوچانە کەوتە دەستی پێشمەرگە دوای ئەوە کە حەشتی شەعبی گەڕایەوە بۆ ئەو منتیقەیە ئێمە بە چاوی خۆمان و بە هەستی خۆمان هەستی پێیەکەین کە چ ڕووداوێکی دڵتەزیان لە خورمات و لە کەرکووک و ئەوانە ڕوویاندا. جا ئەمە مەترسی ئەوەی هەیە کە دیسان سەر هەڵبداتەوە بەتونتر. شتێکم هەبوو لەسەر فەرمەکان کاک شوان من ڕاستیا من پێم وایە ئێستا حالیان ینی مەطلبی بڵین ئەو مەطلبە جەماوەری کە ئەو گەنجانە هەیەە لەو داخوازی سادانی کە حەقێکی سروشتی هەر ئینسانێکە لە هەر مەرحەیە نانێکە نان و ئاو کارکردن سەرچاوێکی معیشت ژیانێکی پڕ لە کەرامەت و حرمەت بوو بە ئینسانێکی ئاسایی ئەمە مرۆزەم سەرەتاییترین مافەکانی مرۆڤەکە لە عێراق ئێستاکە خەڵک داوایەکە. بەڵام ئێستا ئەم مەطلبە جەماوەری گەورەیە خەڵک بۆ بە مەوجێکی گەورە هێزە سیاسیەکان سواری مەوجەکە بوون. ئێستا ئاراستیان گۆڕێ بۆ شتی کاهێن ئاراستیان گۆڕێ بۆ داواکردنی مەسەن ئیستیقالی عادل ئاراستەی دەستکاریکردنی دەستور و لە دەستوریش ئەساسن ئەو شتانی کە دەستکاریەکە نیچێک لە ماڵاوان مادی سەوچلە ئەمەش لە مۆشیرەکان ئەکە لەو وشارانی کە من لە سەرتا عەرزم کردی وتم ئەو مۆزوعە خۆ عێراق مشکلی دەسووری نیە حەزەکەم بزانین دەسووری عێراق بۆ سیغەی کە ئێستاکە هەیە پرسیار لە هەر کەسێک بکە لە قانونی دەستوریە شارەزایی هەبێت کە لە دەستور باشەکان دەستوریی کراوەیە دەستورێکە کۆمەڵێک بڵین بنەمای داناوە بۆ مافەکانی مرۆڤ کۆمەڵێک بنەمای داناوە بۆ ئەڵوێری دەسەڵات زۆربەی کاتەکانی بۆ هەموو عێراق تقریبا هەموو عێراقیەکان جێی خۆیان کردوتۆ لەناو دەستورەکە مشکلەکە لەوە نیە. مشکلەکە لەوە ئێستا ئەم ئاڕاستەیە ئەم مەوجە جەماوەری گەورەیە ئەم مەطلبە جەماوەری گەورەی ئێستا تەوزیف کراوە بۆ ئاڕاستەیە ئەگەر ئەو دەستکاریە کە بەکە فەرمێ ئەگەر بکرێ مەسەن بۆ نمونە مادەی 140 لە دەستور دەرکرێ بە ئۆتۆماتیکی کوردەکەوێتە ناوەڕاستی شەڕەکە
ینی سنوور نامێنێ کاک بەکە قسەیەکی ترەیە بەشێک لە چاودێرانی سیاسی منەوەی لە میدیا جیهانیەکانی شەوەی بینم یعنی قسەیەکەیە چۆن هەروتم ململانەیەکی تەقلیدیە کە باسەکرێ زۆرجا باسی مەسایلی مەسەبی و فکری و سیاسی و ئایدۆلۆژی قسە لەسەر ئەو سیراعاتە ئەکرێت لە منتیقەکە لە نێوانی ئێران و ئەمریکا هەیە تا چەندێ ئەجێندای ئەو وڵاتانە هەم ئێرانێکی ئەقلیمی هەم ئەمریکایەکی نێودەوڵەتی دێن ململانەکانن لەسەر گۆڕەپانی سیاسی عێراق یەکلاکەن یعنی سەگەسی سەحافی میدیای ئین بکەیتون ئەلکترۆنی بکەی و میدیای دەرەوەش ینی لە ڕاستە سەرنج ئەیت کە بەڕوونی هەندێک مەقالات ئیشارەت بەوەیان کە وەستای سەرەکی بزواندنی ئەم مزاهرەتانە ئەمریکایە بە تەمویلکردنی ئەبوزەبی و تەمویلکردنی سعودیەکان ئەم کارە کرێەوە بۆ تێکدانی ماڵیشایە قسەکە ئەوەیە ئاڕاستی خۆپیشاندانەکانی لوبنان و ئاڕاستی خۆپیشاندانەکانی عێراق کە بۆ لێدانی ماڵی ئەو ماڵە شیعەیە کە سەر بە ئێرانە ئەو تەفسیرایە بەدەستەوە خۆی ئەم شیتەڵە ئەکرێم مشتانە هەیە بەڵام چەندە وایە نازانین بەڵام زۆر لەوە ئەچێ وابێ ئەگەر واش بە معناوە گەماکە گەمەی نێودەوڵەتیە و هێزی ئەقلیمی زۆر گەورە دەسەڵاتی هەیە لە خەزەکەیە ئێوە زەخت دروستکە ئێوە گۆڕانکاری دروستکە بە ئاراستەیەکە کە بەڕژەوەندی ئێران بکەوێتە دەرەوەی مۆزوعەکە بەڵام چێ بێتە قوربانی ئەو خەڵکە ڕشقوڕەتی کە لەسەر جادەکە داوای نانواوەکە مۆزوعەکەەوە یعنی باسی کوردستان و بارودۆخی کوردستان و هەروەها ناوچەی جێناکۆ کرا یعنی ئەمە گەربین ململانەکانی ململانە سیاسیەکانی کورد و تەنانە سەرکوتکاریەکانی ڕژێمەکانی عێراق لە ڕابردووە لە مێژووە و تەنانەوە خوێنەوە فکریانەش کە کراوە بۆ سیراعاتی نەتەوەیی لە عێراقا کە لە نێوانی ڕژێمەکان لە نێوانی نەتەوەکانی کورد و عەرەبا دروستیان کردووە و یاخۆ کورد سەرکوت کراوە یعنی کورد مووقعی چیە وە چی بکە باشە کورد ئالەم بارودۆخانە تاواکو بتوانێت مووقعیەتی خۆی بپارێزێ و هەرەوە بتوانێت مووقعیەتی خۆشی تەنانە لە بەغا دەست پێوە بگرێت من پێم وایە ئەبێ هەرێمی کوردستان وەکو هەموو جارە گوتومان لە مناسبەتی دیکەش ئەبێ هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان وەکو جوگرافیایەکی هەرێم کە دەستوری هەیە کە پەرلەمانی هەیە کە حکوومەتی کە عفو نەکتە دەستور بڵین کە قانونی خۆی هەیە کە پەرلەمانی هەیە کە حکوومەتی هەیە کە سەرۆکایەتی هەرێمی کوردستانی وەکو مؤسسەیەکی قانونی مامەڵە لەگەڵ عێراق بکە ئەو استحقاقاتانی کە هەیەی کێشەکانی لەگەڵ بەهای کەم کاتەوە چکە ئەگەر هەرێمی کوردستان کێشەکانی بە هەڵپەسێراوی لەگەڵ غا بهێڵێتەوە بە تەسەووری من بەهانەیەک ئەبێ بۆ جارێکی دیکە تێوەگلانەوەی هەرێمی کوردستان بۆ سەرجەم ئەو کێشانی کە عێراق پێوە ئەناڵێن یعنی ئێستا بەغدا ئەگەر کێشەکانی کێشەی خەڵک داوای نانەکە برسیە هەژارە کێشەی ڕووداوی سەر شەقامی عێراقی کورد چی کێشەیەکی لەڕدا زەختەکە جاریش کە چۆن لە سەرەتای عبادی پێشتر مالیکی دو ئەوژ عبادی موچیان بڕی گەورەترین ئەزمە لە هەرێمی کوردستان دروست بوو گەورەی قەیرانی ئابووری دروست بوو لە هەرێمی کوردستانە ئەگەر هەرێمی کوردستان کێشەکانی خۆی بە هەڵپرسیاری لەگەڵ بەغا بێڵێتەوە ئەو کاتە بەغدا بەم مۆزعی ئێستا کە بەهانەی بەدەستەوە ئەڵە من کێشەم هەیە توانای ئەوم نەدانیشم کێشە لەگەڵ تۆی حالکەم لەبەرەوە ئۆتۆماتیکیان بە شێوازێکی ڕاستەوە خۆ لە ڕووی ئابووریەوە تەسیر لەسەر جیفانی هاوڵاتی کوردەکە ئەمە ئەگەر تەوقعی ئەوە نەکەین کە لە داهاتووە منتیقەکانی جێناکۆک سەرعیان تیا دروست بێت و ملوێلایان دروست بێت ئێستا سەبەبی ئەوەش کە شوانجی ئیشارەتی پێیان لە مۆزوعی مەسەلەی جێناکۆ کە تاوکو ئێستاکە بۆچی کێشە سەری هەڵنایەوە تاوەستەکە لەبەر ئەوەی زۆربەی لە 1990 کێشەکانی جێناکۆک لە بینی ئێمە و عەرەبە سونەکانە و عەرەبە سونەکانیش تاوکو ئێستاکە نەچونەتە ناو کێشەکەەوە دراوسەکانمان عەرەبە سونەکان عەرەبە سونەکان کە چونە ناو کێشەکە بە بڕای من ئەو معادلەوە نامێنێتەوە بۆ هێمنێ نامێنێتەوە بە منحازی بڕۆنە ناوی بە بێلایەن بە هەر بەرسی غەی بڕۆنە ناوی بۆ ئێمە کێشەی گەورە دروست بۆنەی ئەوانی شەو بە لە ئاگری و شەڕەوە ئەم بێباچیە و ئەم خەوتنی هەرێمی کوردستان و ئەم خاوەخاوی هەرێمی کوردستان ئەیکا بۆ کێشەکانی خۆی بە هەڵپەسێراوی لە بەغا ئەیهێڵێتەوە بە بڕوای من ئەی خاتە بەردەم ئەگەرێکە لە دەهاتووە مۆزوعەکانی جێناکۆک ئەگەر سنەتی وەگرا لەم قسەراعە بە بڕوای من ئەو کاتە منتیقەکانی جێناکۆک بنە بەشێکی داگیرساوی خەتەرناک کە ئێمە نتوانین بچینە ناوی کە ئێمە نتوانین ئیشی تاگو نقسەی بەکر کاک شوان کاک بەکر شتێکی گرنگی باس کرد کێشە هەڵپەسێراوەکانی هەرێمی کوردستان ئێمە گەربیرمان نەچێ ئەو کاتانەی کە لە ئەم ساڵدا ساڵی 2009 عادل عەبدولمەهدی بڕیاریە بجە و موچەی هەرێمی کوردستان بنێرێ هەتاوەکو ئەم لە حەزەیەش لەناو کوتلە جیاوازەکانی پەرلەمان و هێزە سیاسیەکان و پێکاتە جیاوازەکان فشارێکی زۆری لەسەر بوو کە ئەمە نەکات چکە لە بەرامبەر ئەو ئەیوە دەبێ هەرێمی کوردستان ڕۆژانە 250,000 بەرمیل نەوبنێرەوە تا ئەم لەحزەیە نەینارەوە بەڵام عادل عەبدولمەهدی خۆی هێزێکی پیاوێکی نەرمە هەر لەگەڵ کووردا دۆسایەتیشیە بۆ بە بڕوای تو ئەم ڕووداوانە یا ئەمەی ئەگەر ئێمە گەورەیکن بۆ عێراقیش هەر بۆ خۆی ئەم نیگەرانە ناو خۆیانە نییە ئەم تووڕێیانە نییە کە لە عادل عەبدولمەهدی و کابینەکەی هەیە تەجاوزی کرۆ بۆ ناو خەڵک و جەماوەریش ئێستا پاساوەکەی ئابە و شێوەیە ئەکەوێتەوە کە نەتیجەکەی بینین ئێمە گەرسەیری هەرێمی کوردستان بکەین ئەم داخوازیانەی کە ئێستا خەڵکی عێراق ئەیکەن لە حکوومەتی عادل عەبدولمەهدی ئێمە ساڵانێکە یعنی ساڵانێکە ئێمە لە کوردستانە دەستەویەخەی ئەم گرفتە ئابووریانەین ئەم قەیرانە ئابووریانەین
هەمان ناشەفافیت لە ئابووری کوردستانە هەیە، لە بودجەی کوردستانە هەیە و لە حکوومەتی هەرێمی کوردستانە هەیە. ئێمە هەمان کێشە و یوروگرفتمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەوە یەک، حکوومەتی هەرێمی کوردستان وەکو منزومەیەک لەگەڵ بەغدام کێشانەی هەیە. یعنی بۆ نمونە ئێمە لە یاسای بودجەی 2019 بڕیار وە بۆ 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە تەسلیمی سۆمۆ بکرێ، تەسلیم نەکراوە. سەرڕای ئەوەش یعنی عادل عەبدولمەهدی هەر بەردەوام بووە لەسەر جێبەجێکردنی یاسای بودجەکە، کە ئەمە یەکێک لەو هۆکارانەی کە زەختێکی زۆر کەوتۆتە سەر عادل عەبدولمەهدی ئەمەیە کە ئەمەیان کردووەتە گوشارێک لەسەری کە نابێ بە هیچ شێوەیەک ئەمە دووبارە ببێتەوە. یعنی ئێمە گەورەترین کێشەمان هەیە بۆ ساڵی بۆ بودجەی 2020. ئایا حکوومەتی بەغدا ئەتوانێت لەسەر ئەمە بەردەوام بێ؟ یعنی کۆمەڵێ ئەرک بکەوێتە سەر حکوومەتی هەرێم، حکوومەتی هەرێم ئەرکەکان جێبەجێ نەکە، بەڵام ئەوان بەردەوام بن لەسەر جێبەجێکردنی یاسای بودجە، کە پێم وایە هەتاکو ئێستا ئێمە کێشەکانمان ئەو کێشانەی کە هەمانە لە هەرێمی کوردستان نەمانتوانیەوە چارەسەریکەین. هەر لە ناو خۆی خۆمانە ئەم هەموو بایۆمەتریایان کرد بە کارمەندان و بە مۆزەفینی هەرێم، باشە بۆ جێبەجێ نەکرا؟ ئێمە هێزی نێودەوڵەتی ئەوە مۆڵام بیتەوە، ینی پێ بە کورتی یعنی پێ دوایە ئەو نیگەرانیە ناوخۆیی پێکاتە و کوت لە جیاوازەکان کە لە عەبدولمەهدی هەبوو، هەر ئەم نیگەرانیان نەیە هەناردەی ناو خەڵکیش کراوە ئێستا داوای بە ناوی برسێتی و بە ناوی هەژاری و بە ناوی بێکاری و بە ناوی نەعەدالەتی کۆمەڵایەتیەوە خەڵک ئەم ڕووداوانە دروست بۆ سەر شەقامی عێراقیە. ئەوە ئێمە لە بیرمان نەچێت داخوازی جەماوەر داخوازیێکی ڕەوایە، بەڵام ئەوەمان لەبیر نەچێ ئەوەی کە کاک بەکری بەڵام زەمینە مەترسیدارەکانی ئاماژەی پێدا ڕیاض و ئەبوزەبی دژی هەر هەناسەیەکی ئازادن لە دوای بەهاری عەرەبی، لە لیبیا، لە تونس، لە جەزائیر، لە یەمەن، لە سووریا، یعنی ئەوان دژی ئازادین. بۆ چونکە ترسی ئەویان هەیە ئازادی و دیموکراتیەت بگوێزرێتەوە بۆ وڵاتەکانیان. لەبەرەوە جێگەی سەرنجە کە ئەم دوو هێزەی کە دژی هەموو هەناسەیەکی ئازادین پشتیوانی لە خۆپیشاندانی عێراق و لوبنانەکەن. ئەم دوو هێزە دژە دیموکراتیە. پێ دوایە حکوومەتی عێراقی بەرەو ڕووخانە بن، یعنی وەکو تەجربەوە وەکو ئەو داواکاریانەی ئێستا سات بە سادەی بینی هەم سەقفی داواکاریەکان هەم ڕادەی فراوانبوونی ڕووبەری نیگەرانیەکان زیاتر ئەبێت و بە فراوان گەورەتر ئەبێت. من گرفتەکە لەوە ئەبینم گەورەترە لەوەی کە بڵین حکوومەتی عێراق بتوانێت چارەسەری بکە. ئەگەر ئەم خۆپیشاندانانە بەردەوام بێ، من ترسی ئەوەم هەیە کە بە ئاقارێکی خوێناویە ببرێ. بۆ چونکە ئەوەی کە ڕیاض و ئەبوزەبی ئەیانەوێ ڕاست پێچەوانەی ئەوەیە کە ئێران ئەیەوێ لە ناوچەکە، لەبەرەوە ینی ئەگەری ئەوە هەیە کە ئەم درێژە کێشانی ئەم خۆپیشاندانانە ئاقاری خوێناوی بەخۆی بگرێ وە سیناریۆکەی سووریا لێرە دووبارە بێت. ئەوەی کە توێ لەیکەواتە لە تاکێک و هاوڵاتیکی سەر شەقامەوە کە برسیەتی ئەگوازرێتەوە بۆ ناو هێزە سیاسیەکان و بەریەکەوتنی خوێناوی. بەڵێ ینی ئەو مەترسیە لە ئارایە و مەترسیەکی جدیشە. و ئەمەش کە پەرلەمانی عێراق ئێستا بڕیاری داوە کە بچووەتە ناو گەمەیەکی زۆر سیر کە ئەیەوێت دەستکاری دەستور بکە. ئەمەش گەورەترین مەترسیە کە تەنها مادەیە کە من پێم وایە کە پەرلەمانی عێراق ئەیەوێت دەسی بۆ بەرێ مادەی 140 کە بەنیسبەتی ئێمەوە زۆر مەترسیدارە. لەسەرەوەکە لیژنەی بۆ پێکهێنراوە تاوەکو 4 مانگی ترە بێ ئەم لیژنەیە بۆ خۆیان راپۆرت و نووسراوی خۆیان بدەن لەسەر هەموارکردن. کاک بەکرد کاک شوان ئەچمەوە لای کاک بەکرد ماوەکەی من زۆری نەماوە. کاک بەکرد بە بڕوای تو ئەگەر ئێمە یاخود ئەگەر خوێندنەوەیەکی واقعی و خوێنەوەیکی معریفی بکرێ بۆ ئەم ڕووداوانەی ئێستا لە عێراق ڕۆیە، عێراق بەرەو ئەو ئایندە مەترسیدارە ئەبا
کە گشت لە یەک لێ ئەترسنیاخ و لە ڕابردووە کۆمەڵە ڕووداوی خوێناوی گەورە و کارەساتی گەورە لە ناو مێژوی عێراقا کەوتوتەوە عێراق بەرەو ئەوە ئەبا ئەمانە ئاماژەکانی واڵێ من ئەگەڕێمەوە بۆ ئەو خاڵی کە تایە وتم تەبەقەی سیاسی بڵێ توێژی سیاسی لە عێراقا توێژی سیاسی دەسەڵاتدار لە عێراقا توێژی بێویژدانە توێژەکە مرتەزم نێ بە قیەم و ئەخلاقی نە دینی نە نیشتیمانی نە هیچ شتێکی دیکەوە ئەو خەڵکی کە مزاهرەکە ئێستا لەسەر جادەکە و خوێنی ئەڕێژێ و تووشی حەزێتە بێ معلومە کە بۆچی داواکاریەکانی خۆی پێشەکە و معلوم بۆچی هاتووە سەر جادە ئێستا مەطلبی ئەو مزاهرە چیانە هێنرا و کۆکراوەوە لە داواکاری دەستکاریکردنی دەستور کەوان پێندیان مۆزعەوە لێ ئەسن کێشەکان دەستور زۆر سیاسی ئەمە دوو هەمیان داوای ئیستیقالەکردنی عادل عەبدولمەهدی بۆی کەوە دەسەڵات لە عێراق ببێتە دەسەڵاتێکی ریاسی لە پەرلەمانێتی بێت دەسەڵاتێکی ریاسی کە بوو بە دەسەڵاتی ریاسی شتەکان بە خێرایی بەڕێوەچن ئەو دیکتاتۆریەتە ڕسەرهەڵایەکە کە جەنابی کەشتوان ئیشارەتی پێیا خۆی دەسەڵاتی ریاسی لە منتیقی شەرقی ئەوسەڵا یان دیکتاتۆریەت خۆی ئەمە سەوەکو نظامیکی غەربی نییە بڵێ مەسەن دەسەڵات لەوێ ئاڵوەرێکرێت 4 ساڵ جارێ 8 ساڵ جارێ ئەوێت خۆسەپێنی و تشتەکان بە ئیجاعەتێکی خراپ بەڕێوەچەکە بۆ ئاڕاستەیە بڕوە هەندێک بناوەشاد هەیە سەر لە کەناڵەکانی ڕاگەیاندنە باس دەوا کرێ ئەڵەن دکتۆر بەرهەم ئەوەی کردو بۆی کە خۆشی لە پرەکە دەسەڵاتەکان بە کاملی وەربگرێ خۆی بێتە سەرۆکی ئەو حد لە عێراقا ئەم شتانە ئەم ئیتیهامەتانە هەن من وە ئەزانم ئەگەر خۆپیشاندەران کۆک نەبن و یەک نەبن و سەرکردەیەکیان نەبێ و هێزێکی منەظەم نەبن لە ڕاستیە خۆپیشاندانەکەیان بە ئاراستەیەکی ترسناکە ئابرێ بە ئاراستەیەکە بە خوێنیشان ئەڕژێ ئامانجی خۆشیان ناپێکن لە ئەخیرە چێ بەرهەمی ڕەنجی ئەوانە پێچێتەوە ئەخوا ئەو تەبەقە سیاسی کە ئەو تەبەقەن کە ئێستاکە بە کورتی لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و عێراق دو قسەی بەڕای من ئەم بە مۆزعی ئێستاکە و بە میخەمی ئێستاکەی هەرێمی کوردستان من وا دەزانم ئێمە لە ئەو پریشکەی کە هەیە بێ نابین بێەوەی نابین. بەڵێ سپاس کاک شوان دو قسەی تۆ لەسەر ئایندەی هەرێمی کوردستان و عێراق و هەروها ناوچە جێناکۆکەکانیش بە کورتی. وڵا ئەوەی کە من نەیبینم لە هەرێمی کوردستانە بەداخەوە یعنی خەمساردێکی زۆر هەیە کە وەکو بڵێ ئەمان لە ئەستێرەیەکی تر بژین ینی خۆیان واتێ ناگەێنن کە لە عێراقێکی ئاڵۆزی مەترسیداراژین و ئەبوو هەرێمی کوردستان ئێستا زۆر هەوڵ بدا زۆر بە جددی هەم لەگەڵ بەغدا ینی وەکەڵی قسە بکە و هەم کارێک بکات کە ئەم ئاخاری ئەم خۆپیشاندانانە خوێناویتر نەبێ ینی هەوڵ بدا ینی چی بڵێم ینی تەنانەت بگاتە ئەوەی کە بتوانێت ناوبژی بکە لە نێوان خۆپیشاندەران و وەک بڵێ حکوومەتی عادل عەبدولمەهدیە چونکە چوونی عادل عەبدولمەهدی هەم بۆ کورد زیانی گەورەیە لەم خۆناغا هەم بۆ عێراقیش چونکە عێراق خۆی ناگرێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ شوان هەورامین و سەر سپاس بۆ کاک بەکر حەمەستێق عارف پەرلەمانتاری پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئامادەبوونتان بۆ ئەم دەرفەتە لە بەرنامەی مەودا. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی مەودای ئەم جارەکە مەوداکەمان پەیوەست بوو بە مەوداکانی عێراق و ناڕەزایەتی شەقام و کاریگەریە کەلتور و مێژوویەکان لەسەر نیگەرانیەکان و هەروەها ئەو ڕیشە مێژوویی کە لەناو عێراقا ڕووداوەکانی دروست کردووە. تا بەرنامەیەکی تر و مەودایەکی تر بەخوای گەورەتەوەن دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.